لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دکتۆر ئالان قادر ئەمینداری گشتی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان ڕایگەیاند بە 5 پێوە ڕەزامەندی لە سەرکردنەوەی پاڵەوانێتی بە یەکێتی وەرزشیەکان دەدەن و 5 یەکێتی لە ماوەی داهاتوو پاڵەوانێتی ئەنجام دەدەن و ئەوانی دیکەش لە چاوەڕوانی وەڵامدان. بەپێی ئەو نووسراوە فەرمیانەی کە گەیشتۆ بەدەستی ئێمە 7 یەکێتی وەرزشی نووسراوی کردووە بۆ ئەنجامدانی چالاکی وەرزشی. لەو 7 یەکێتی وەرزشیە 5 ڕەزامەندی داراییان بۆ دراوە. هەندێک یەکێتی تر وەکوتم نووسراویان پێشکەش کردووە، نووسراوەکانیان لەژێر با بڵێن دراست و لێکۆڵینەوە. پێوەرێکی پێنجخاڵیمان داناوە بۆ هەر یەکێتێکی وەرزشی. ئەم پێوەرە پێنجخاڵیە خۆیە بینێتەوە لەوەی کە یەکێتەکانمان ئاگادار کردوتەوە ئێمە لە کوردستان 5 پارێزگامان هەیە و هەندێک ئیدارەی سربەخۆمان هەیە. لە ڕێگەی پارێزگاکانەوە یاوەخود لە ڕێگەی ئیدارە سربەخۆکانەوە هەوڵ بدرێت یەکێتێکە ئەو چالاکیەی کە ئەیکات لەسەر ئاستی کوردستان مۆرچێکی کوردستانی پێوە دیار بێت. یعنی تەنها ئێمە هەوڵمان ئەوە نەبێت کە کۆمەڵێکیانە لە پارێزگایەکی دیاریکراو هەبێت چالاکیەکی کوردستانی بۆ بکرێتەوە و ناوی بندێت لەسەر تاسەری کوردستان. ژمارەی ینی بەشداربوونی ئەو یانانەی کە لە چالاکی وەرزشیەکان بەشدار ئەبن وەکو هەنگاوێکی سەرەتایی بۆ کوڕان بۆ ئەو چالاکیانەی کە لەسەر ئاستی کوڕان ئەکرێت ئاگادارمان کردوونەتەوە کە بەلایانی کەمەوە 8 یانە ئەبێت لەو چالاکیانە بەشدار ببێت و بۆ ئەو چالاکیانەی کە لەسەر ئاستی کچانیش ئەکرێت بەلایانی کەم ئەوێ 5 یانە لەو چالاکیە بوونی هەبێت.